هاوڕێیان ێژام کاتتان باش. مامۆستا گۆران لە 1904 یا لە 1905دا لەدایک بوو و لە 18 نۆڤەمبەری 1962دا 59 ساڵ لەمەوبەر لە شاری سلێمانی بە شێر پەنجەی گەدا دواکۆچ دەکات. لە بەغداد نەشتەگەری بۆ دەکەن و 3 مانگیش لە نەخۆشخانەیەشی مۆسکۆ تیمار دەکرێ. پێدەچێ درەنگ بە نەخۆشی زانرابێ، دەردی بێدەرمان و نەخۆشی بێ تیمار ڕوبەڕووی مەرگی دەکاتەوە. ئەم هەفتەیە یادی مەرجی مامۆستا گۆرانە، بۆیە ناوم ناوە هەفتەی گۆران. لەم بەشەدا ڕۆشنایی دەخەمە سەر شیعرێکی مامۆستا گۆران. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. بەشی پێشوم تەرخان کردبوو بۆ شیعرێکی مامۆستا گۆران، بۆ بولبول، کە لە جەر کاریگەری شیعرێکی شاعیری ڕۆمانسی ئینگلیزدا شێلی نووسی بووی. ئەم بەشە تەرخان دەکەم بۆ شیعرێکی دیکەی، ئەمیشی هەر لە ژێر کاریگەری شێعری ئینگلیزدا داناوە. هەڵبەت لەمیاندا گۆران ئاماژە نە بە ناوی شاعیر نە بە سەردێڕی ئەو شیعرە دەکات کە لە سەری کاریگەر بووە. سەردێری شیعری ئەم بەشە بۆ گوڵی لاولاوە. پێشەکی شیعرەکە دەخوێنمەوە، دواتر سەرنجی خۆمی لەسەر دەدەم. بۆ گوڵی لاولاو، مامۆستا عەبدوڵڵا گۆران. بە کوڵ گریان لە چاوم دێ، گوڵی لاولاوی ڕەنگاوڕەنگ، لەبەر چی سیس ئەبی وازوو، چییە ئەسبابی ژاکانە؟ هەموو تاوێکە ڕۆژ هەڵهاتووە، بۆچی وەها بێدەنگ، ئەژاکەی تو خوای گوڵ، سەبر دەستم بەدامانە. سەبر تووبی خوا تاوێکی تر ڕاوەسە تا عومرم، وەکو ڕۆژی چلەی زستان لە هەوری مێنەدا ئاوا بێ. منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو، منیش ژەمرم، منیش خلقەت وەکو تۆ وا نەبێ زۆرم لەگەڵ چابێ. منیش وەک تۆ بەقام کورتە و بەهارم تیژ و کەم فرسەت، گەشەم مەیلە و زەوالە، چەشنی تۆ چەشنی هەموو دنیا، وەکو بارانی هاوین زوو فەنایە عومری بێمروت، تەبەخور مایە هەیهات بە چەشنی شەونمی سەرجە. کێشی شیعرەکە عەروزە، بەحری هەزەجی مثەممەنی سالمە، هەردێ ڕێی 4 و بەیتەکە 8 مەفاعیلونە. شیعرەکە 3 کۆپلەیە، هەر کۆپلەیەکی 4 دێڕە یان 2 بەیتە. دێڕی یەکەم و سێیەم جیاواز لە 2 هەموو 4ەم هاوقافیەن. پاترشنەکەی بەم جۆرەیە ئەی بی ئەی بی. دیارە هەموو دێڕەکان هەمان کێشیانەیە. لەم شیعرەدا ئاخاوەر یان شاعیر ڕاستەوخۆ گوڵی لاولاو دەدوێنێ و باسی مەرجی بۆ دەکات. گۆران 3 گۆشەیەکدا دەڕێژێ لە نێوان مرۆڤ یان شاعیر، سروشت یان گوڵی لاولاو، ئەوەش کە کۆیان دەکاتەوە کە دیارە مەرگ یان تەمەن کورتیە. بە 3 کۆپلە گۆران ئەم گفتوگۆیە گەشە پێدەدات. لاولاو گوڵێکە بەیانیان بەر لە خۆر هەڵاتن دەگەشێتەوە، هەرکە خۆر هەڵات سیز دەبێ، تەمەنی تەنیا چەند ساتێکە. لە یەکەم کۆپلەدا گۆران گوڵی لاولاو دەلاوێنێتەوە، لی دەپارڕێتەوە کە زوو ژیان بەجێ نەهێڵێ. گۆران تێڕاماوە کە ئەو گوڵە جوانە، ئەو گوڵ ڕەنگاو ڕەنگە، وازوو ماڵاوایی دەکات. هەرچەندە گۆران نایڵێ، بەڵام بەرەو ئەومان دەبات کە ژیان لەگەڵ خۆر هەڵاتندا دەست پێ دەکات، کەچی گوڵی لاولاو دەژاکێ. ئەمە ئەو کۆپلەیە. بە کوڵ گریان لە چاوم دێ، گوڵی لاولاوی ڕەنگاو ڕەنگ، لەبەر چی سیز ئەبی وازوو، چییە ئەسبابی ژاکانت؟ هەموو تاوێکە ڕۆژ هەڵهاتووە، بۆچی وەها بێدەنگ، ئەژاکەی توخوا ئەی گوڵ، سەبر دەستم بەدامانت. لە کۆپلەی دووەمدا گۆران خۆی دەکات بە هاوسەفەر یان هاودەردی گوڵی لاولاو و تێی دەگەیەنێ کە ئەمیش وەک ئەو تەمەن کورتە. داوای لێ دەکات کە بەجێی نەهێڵێ و پێکەوە بمرن. گۆرانیش یا مرۆڤ وەک خۆی دەڵێ خیلقەت ئەفرێنەر یان سروشت لەگەڵیدا باش نییە. ئەمجا گۆران دەڵێ سەبر تووبی خوا تاوێکی تر ڕاوەستە تا عومرم، وەکو ڕۆژی چلەی زستان لە هەوری مەینەت ئاوا بێ. منیش هاوڕێی سەفەرتم ئەی گوڵی لاولاو، منیش شەمرم، منیش خلقەت وەکو تۆ وا نەبێ زۆرم لەگەڵ چابێ. سەرنجم بۆ بەیتی یەکەمە، کەمێک تەماویە. گۆران مەبەستی چییە؟ ئایا تەمەنی ئێستایی وەک ڕۆژی چلەی زستان لە ژێر هەوری مەینەتدایە و
داوا لە گوڵی لاولاو دەکات بەجێی نەهێڵێ تا ڕزگاری بێ لەو ژیانە دڵنیانیم. لە کۆپلەی سێیەم یان دوایەمیندا گۆران ژیان یان مەرجی خۆی بۆ گوڵی لاولاو دەهۆنێتەوە. گۆران بە گوڵی لاولاو دەڵێ منیش وەک تۆ نەک تەنیا مانەوەم لە ژیاندا کورتە بەڵکو بەهاریشم یان کامەرانی ژیانم تیژڕە و کەم فرسەتە. منیش وەک تۆ بەقام کورتە و بەهارم تیژ و کەم فرسەت گەشەممەی لەو زەوالە چەشنی تۆ چەشنی هەموو دنیا وەکو بارانی هاوین زوو فەنایە عمری بێمرۆت تە بە خورمایە هەیهات بە چەشنی شەونمی سەرجا. لە بەیتی یەکەمدا ناکۆشی دەخاتە نێوان گەشە و زەواڵەوە. زۆربەی گەشە بەرەو بەختەوەریە، گەشەی ئەم بەرەو زەوالە، بەرەو لە ناوچوونە. لە دوایین بەیتدا گۆران ژیان دەچوێنێ بە بارانی هاوین، هەم دەگمەنە هەم کەم خایەنە و زووش و شک دەبێتەوە چونکە زەوی گەرمە. ئەمیش دەچوێنێ بە شەونمی سەرجا کە سبەینیان لە سەرجا دەردەکەوێ و لەگەڵ هەڵاتنی خۆردا و شک دەبێتەوە. وەک دەبینین شێعرەکە سەرقاڵی سروشتێکی دۆخی مرۆڤ بوونە، ئەویش مەرگە کە سروشت و مرۆڤ کۆنترۆلیان بەسەریدا نییە. شێعرەکە هەڕەمەگ نییە، بگرێتە لارسازیەکی باڵایە لە زماندا کە داهێنانی عەقڵە. گۆران و شەڕیز ناکات هەرگیز، بەڵکو دیدی فەلسەفی لەسەر ژیان بە وشە لە قاڵب دەدات، بەڵام بە چ زمانێک. گۆران وشە بە وشە دیمە نوێنا دەکات، ئەمجار هەر کۆپلەیەک دەکات بە نهۆمێک بۆ تەلارێکی جوانی بە ئاسمان چوودا. وشەی شیعری گۆران لە ڕۆخی زمان دەدات و لە تێڕامانێکی قوڵدا لە ژیانی خۆمان بەجێمان دێڵێ. لەمەدا شیعر لە زانست و ماتماتیک نزیک دەبێتەوە، ڕیزبەندیەشی باڵا لە خۆ دەگرێ، ڕێسا لە دامەزاندنی بۆ چوونی گۆراندا باشکرا دەبینرێ. کۆپلەکانی شیعرەکە یەک بە دوای یەکدا وەک ئاوی ڕووبارێک بەبێ بربەست دەڕژێنە ناویەکەوە. ئەوەی گوێمان لێ دەبێ میوزیک و ڕیتمی شیعر و جوانی زمانە. ڕاستەکەی زۆر خەم بوو بزانم گۆران بە ئیلهامی چ شیعرێکی ئینگلیزی گوڵی لاولاوی نووسیوە. هەرچەندە گۆران هیچ دەربارەی شیعرەکە و شاعرەکە نادرشێنێ، هەڵبەت هێندەی من بزانم گۆران شیعری بۆ گوڵی لاولاوی لەژێر کاریگەری شیعرێکی شێلیدا نووسیوە کە سەردێڕەکەی میوتەبلیتیە، واتە توانای گۆڕان، بەڵام شیعرەکە زۆرتر بە دێڕی یەکەمیەوە ناسراوە The Flower That Smiles Today، چونکە شێلی شیعرێکی دیکەی هەیە بە ناوی میوتەبلیتیەوە بۆ ئەوی ئەو دوو شیعرە تێکەڵ نەبن. لەم بەشەدا باز لەو شیعرەی شێلی ناکەم، هەڵبەت تەنیا دوو دەڕیتان بە وەرگێڕایی بۆ دەخوێنمەوە کە دیارە خۆم وەرم گێڕاوە. ئەو گوڵەی ئەمڕۆ خەندەی لەسەر لێوە ئەمجار تێدەپەڕێ. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.